خۆشەویستیەکی سادەیە کە لە وەستابارامی مەلابەکرەوە کە ئاسنگەرێکی ئەم شارەیە کە بۆ باوکمی دروست کردووە لەسەر ئەرچی خۆی بە بیرۆکەی خۆی بە بڵاوکردنەوەی هەموو ئەو شتانەی کە لێرە ئەیبینن هەمووی ئەرچی خۆی بووە. بەڕاستی من لێرەوانەیە وەکو لە پەخشانە شعرەکەشمان زۆر سپاسم کرد کە لە سوپاس زیاتر ناتوان هیچ شتێکی دیکەی بەمەیە گەورەی خۆیەتی ئەم خۆشەویستیە سادانەیە کە لە شار داماون و شاعیرەکانمان و نووسەرەکانمان و خەڵکی ئەدەب دۆستمان گەوراکەن. من لێرەوە جاریشکە زۆر سوپاسی وەستابارامی مەلابەکرەکەمەوانەیە کە ئاسنگەرێکە لەم شارەدا خۆشەویستی خۆی بۆ جوانی شعر و بۆ شێر کۆ دەرەبێت. لەبارەی پەیکەرەوە وەکو پێم فەرمونون ساڵانێکم کە ئەکاری ئاسنگەریم کردووە. حەزم لە هونەرە، حەزم لە دۆستا، بەتەنیا ئاسنگەریم بۆ بژێوی نەکردووە. حەزم لە خزمەتی شارەکەم، خزمەتی هونەرمەندانکەم، شاعیران، کەڵە شاعیران، نووسەران باشە، حەزم لە شەقام و شارەکان هەمووی جوانکەم. ئێمە خزمەتی نەکەین کە ئەوان خزمەتی ئێمەیان کردووە. ئەبێ ئێمە بن بە چەتر بۆیان لەبەری تەڕ نەبن بە بادانێکی لێڵاوی. ئەوە داقتەمەرەوەی دەستان.